ئامانجی سەردانی دوو ڕۆژەی بەشێک لە بەرپرسانی دەوڵەت بۆ سیستان و بەلوچستان. مەسعود پزیشکیان و کۆمەڵێک لە ئەندامانی کابینەی دەوڵەت پاشنیوەڕۆی ڕۆژی پێنجشەممە 20 بە فرانباری 1403 بە سەردانێکی دوو ڕۆژە گەیشتنە پارێزگای سیستان و بەلوچستان و ڕۆژی شەممە 22 بە فرانبار گەڕانەوە بۆ تاران. پزیشکیان لە بەندەری چابەهار کە ناوەندی سەرەکی سەردانەکەی بوو چووە ناو خەڵک و بەڵێنی پێدان کە لە ڕێگەی وەبەرهێنان و جێبەجێکردنی پرۆژەی کەمکردنەوەی هەژاری و گەشە پێدانەوە داهاتوویەکی تێر و تەسەلیان بۆ دابین دەکات. بەڵام لە هەمان کاتدا دانی بۆ دانا کە دۆخی بەلوچستان لە چاو ئەو کاتەی کە ناوبراو بە گەنجی وەک سپای گەشە پێدان و ئاوەدانی ڕەوانەی ئەو پارێزگایە کرابوو زۆر خراپتر بووە. چابەهار وەک بەشێک لە کەناراوەکانی مەکران و تاکە بەندەری دەریایی ئێران بەشێکە لە تەرحی چین لە ڕێگای دەریایی ئەوریشەمینێ. دەوڵەتی چین لە مێژە لە شاری چابەهار خەریکی دروستکردنی ژێرخانە بەو ئامانجەی کە چابەهار وەک ناوەندێکی دابەشکردن و گەیاندن بەکاربهێنێ و کاڵاو بەرهەمەکانی خێراتر بگەێنێتە باشووری ئاسیا ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئوروپا. ئەگەر تا دوێنێ هەژاری و دواکەوتووی ئابووری بەشێک بوو بێت لە ئازار و مەینەتی زۆربەی دانیشتوانی ئەو ناوچەیە، دەستپێکی جێبەجێکردنی ئەم پلانەش ئاوارەیی و دەربەدەری ئەو خەڵکەی بە دوای خۆی داهێناوە. پلانی کۆچپێکردنی زۆرەملەی بەلوچەکان و جێگیرکردنی کەسانی سەر بە ڕژیم چەندین ساڵ لەو ناوچەیە بەردەوامە، بەڵام ئێستا ئەم پلانە بە تونند و تیژی و خێراییەکی زیاترەوە جێبەجێ دەکرێت. پلانێکی کە هەردوو ڕژیمەکانی پەهلەوی و کۆماری ئیسلامی لە خوزستان لە دژی عەرەبەکان بەڕێوان بردووە، ئێستا لە مەکران لە دژی بەلوچەکان جێبەجێ دەکرێت. دەسەڵاتداران وەک مەترسیەک چاو لەو خەڵکە شەریف و مافوازە دەکەن. بەڵام کەناری 900 کیلومتری مەکران ئێستا جگە لە پێگەی ئابووری پێگەیەکی سیاسیشی بەدەستێناوە. بەشێک لە ئەندامانی کابینەی دەوڵەت ئیدعای ئەوە دەکەن کە گۆیا بەنیازن پایتەختی سیاسی ئێران بگوازنەوە بۆ ناوچەی مەکران. بیانووی پزیشکیان ئەوەیە کە تاران ئیمکانی گەشەکردنی نییە و پێویستە بگوازرێتەوە بۆ ناوچەی پڕئاو و ئیمکاناتی مەکران. هەڵبەتە تاران لەسەر یەکێک لە هێڵە مەترسیدارەکانی بوومەلەرزە هەڵکەوتووە کە ئەندامانی کابینەی دەوڵەت هاماژەی پێناکەن، چونکە نایانەوێت چاوەڕوانیەکی ئەو تۆپێک بێنن کە نەتوانن جێبەجێ بکەن. پلانی گواستنەوەی پایتەختی ئێران بۆ بەرپرسان و کاربەدەستانی کۆماری ئیسلامی بەهۆی مەترسی بوومەلەرزەیەکەوە نییە کە ماڵ و حاڵی ئەوان وێران ناکات، بەڵکو پلانێکی ئەمنیەتیە. ئەم پلانە سەرەتاکانی مانگی خاکەلێوەی 1389 و دوای ئاخێزی ساڵی 1388 لەلایەن ئەحمەدی نژادەوە پێشنیار کرا. لە سەردەمی کابینەی ئەحمەدی نژاد کۆماری ئیسلامی لە ڕێگەی فرۆشتنی نەوتەوەلانی کەم 618 ملیارد دلار داهاتی دەستکەوت. دزی لە ڕاددەبەدەر و خەرجکردنی پارەی بێدەریغ و بە لێشاو لە پێناو پەروەردەکردنی تێرۆریست لە ناوچەکە هیچ پارەیەکی بۆ گواستنەوەی پایتەخت نێشتەوە. ئێستا کابینەیەکی کە تەنانەت ڕێگەی پێنادرێت دەستی بەو 100 ملیارد دلارە بگات کە لەلایەن بەیتی خامنەئی و فەرمەندە باڵاکانی سوپای پاسدارانەوە دەستی بەسەرداگیراوە و بە وتەی سەرۆکەکەی پوڵی ئەویان نییە کە موچەی خانەنشینان دابین بکەن، چۆن دەتوانێت تێچووی سەرەتایی 23 ملیارد دلاری پرۆژەی گواستنەوەی پایتەخت دابین بکات؟ واقعیەت ئەوەیە کە پلانی گواستنەوەی پایتەخت بۆ کەنارەکانی مەکران لە ئێستادا دوو ئامانجی سەرەکی هەیە. یەکەمیان بریتیە لە خێراترکردنی پرۆسەی گواستنەوەی خەڵکی بەلوچی ئەو ناوچەیە بۆ ئەوەی وەبەرهێنەرانی چینی بتوانن بە خەیاڵێکی ئاسوودەوە لەوێ و بە تایبەت لە شاری چابەهار وەبەرهێنانی زیاتر و ئامادەکاریەکانی ئەوێ خێراتر بکەن. بەڵام ئامانجی دووەم بریتیە لە بەلاڕێدابردن و دوورخستنەوەی سەرنج و ڕایگشتی لە هەواڵ و راپۆرتەکانی سەبارەت بە شکستە بەردەوام و یەک لە دوای یەکەکانی ڕژیم بە هەواڵی بێبنەمای پەیوەست بە ئاوەدانی و گەشەکردن و پێشکەوتن. ئەم جۆرە تاکتیکانەی کە پێ بەپێی چڕبوونەوەی سەرکوتی هەڵسوراوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بەرەو پێش دەچێت، بەر دیواری وشیاری ناڕازیان خەباتکاران و تێکۆشەران دەکەوێت و بە دژی ڕژیمی داما و سەر لێ شێوا و دەشکێتەوە.